بەیانیان زوو دێتە دوکانەکەی و کوورەکەی گەرم دەکات بۆ دەمەزەردکردنی تەور و تەورداس و چەقۆ. جارجارەش تەور لە وەرەقی شکاوی ئۆتۆمبیل دروست دەکات و مۆرێکی لێ دەدات کە نووسراوە سادق. تقریب بنەماڵەی من حەل لە ئەوڵۆ حەل لە بیدایەتۆ خەریکی ئەم سنعاتە بوون. ئەم کەوتە ئەو کاتە وەکو ئێستا نەبووە، هەموو کەس پێویستی بەم سنعاتە بووە ئەو کاتە. لادەکانی هەورامان، ئیشارە زور، هەموو لایە یعنی ئەهاتنەوە بۆ تەوێڵە بۆ لای ئێمە بۆ ئیش. ئەو کاتە مەسەل حسابێکی تر بوو، ئەو کاتە هەموو بنەماڵەی ئێمە هەموو ئاسنگەر بوون. تەوێڵە خۆی 35 ئاسنگەری تیا بوو. جگە لە دارتاش و کڵاشکەر و مەسەل و ئۆساکانی تر وەسایلی تر تجار و ئەمانە هەموو شتێکی تیا بوو تەوێڵە. سادق لە فەتحوڵای باوکیەوە پیشەکەی بۆ ماوەتەوە، ئەویش لە باوانیەوە. بە جۆرێک وە خۆی دەڵێ بە هاوین و زستان گەرنەیەتە دوکانەکەی بیری پیشەکەی دەکات و نزیکەی 30 ساڵیشە بەردەوامە. وڵی زەحمەتە بەس چێ خۆشە خۆی من هیوایەتمە خۆی بنوەڕە ئیشی با و باپیر خۆشە، سنعاتیش خۆشە. خۆی ئەم سنعاتە زۆر خۆشە، اینجا خەڵک نازانێت سنعات زۆر خۆش. ئازیەتم نابێ حیچ یعنی ئیلاک نابم یعنی وەرە حەزی پێکەم خۆم گوێم لێ نییە بە گەرما. سادق لە هەورامانەوە خەریکی ئەم پیشە بووە و وە خۆی دەڵێ ئەو کات دەیان دوکانی لەم جۆرە لە هەوراماندا بوونیان هەبووە. ئەوان پڕیانە دەن ئەلەم وەرەقی سیارەیە لەو پەحلانە ئەمانە دروستەکەم ئەیکەم بە تەورجێن ئەیکەم بە تەورجێنی ئاوا ئەلەو بابەتە ئاوا دروستیانەکەم بە تەورجێن. سادق فەتحوڵڵا ئێستا وە خۆی دەڵێ ڕەنگە دوایین کەسی بنەماڵەکەی بێت کە درێژەی بەم پیشە داوە و نەوەکانی سەرقاڵی کاری دیکەن. ئەو کەرەستانش کە بەکاریانەیەنێت لە باوکەوە بۆی بەجێماون و ئەویش بەشێکی خۆی دروستی کردوون و هەندێکیان لە باوانیەوە بۆی بەجێماون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.